پرەنسیپ پێمان وایە کە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە بەڵام بەڕاستی من نایشتمەوە لە جەنابەت وە لە بینەرانی ئێوە کە تەوقیتی کردنەوەی قوتابخانەکان وەقتەکان بەم شێوازەی وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی جێبەجێیەکەن بۆمبێکی تەوقیتراوە و کارەساتێکی گەورە ڕەنگە بخڵقێنێ و من پێم وایە ئێستاش کاتماوە کە بتوانین پێڕاستین بۆ ئەوەی ئەو بۆمبە تەوقیتکراوە نەتەقێتەوە و شەپۆلێکی تری کۆرۆنا لە کوردستانە بڵاو نەبێتەوە. باش کەواتە پێویستە ڕێنمایە تەندروستیەکان چۆن جێبەجێ بکرێت و پەیڕەو بکرێت بەتایبەت لە ناوەندەکانی خوێندندا. بەڵێ جێبەجێکردنی ڕێنمایی تەندروستی لە ناوەندەکانی خوێندنە یەکێکە لەو هەرە گرنگترین ئەو سێکتەرانەی کە ئەتوانم بڵێم هەماهەنگی لە نێوان وەزارەتی تەندروستی و وەزارەتەکانی ترە بەرجەستە ئەکات. وەزارەتی تەندروستی تەنها بەرپرس نییە لە خەستەخانەکان لە بنکە تەندروستیەکان لە دەستگا تەندروستیەکان پێویستە وەزارەتی تەندروستی ئیش لەسەر قوتابخانەکان لەسەر زیندانەکان لەسەر تەواوی دام و دەستگاکانی تری حکوومەت بکات لە ڕووی تەندروستیەوە بەداخەوە ئەوەی کە بینیمان لە سەبارەت بەکردنەوەی قوتابخانەکان ئەوەیە کە وەزارەتی تەندروستی و لە ئەنجامیشە وەزارەتی پەروەردە پلانێکی ئەوتۆیان نەبوو بۆ کردنەوەی قوتابخانەکان بینیمان تەنها ڕۆژێک تەنها یەک ڕۆژ پێش کردنەوەی قوتابخانەکان وەزارەتی پەروەردە کۆمەڵێک ڕێنمایی بڵاو کردوێتەوە. من لەمێ لێرەوە بەڕاستی دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە بکەم هەندێک لەو ڕێنمایانەی کە بڵاوی کردوێتەوە جێگای دەستخۆشیە بەڵام زۆربەیان بینین کۆمەڵێک ڕێنماین بۆ کاتێکە کە ئەگەر خوانەخواستە نەخۆشیەکە بڵاو بووە لە ناو قوتابخانەکانە. ئێمە گرنگترین پرنسیپ لە تەندروستیە دکتۆر من گفتوگۆ زیاتر لەگەڵدا دەکەم لەسەرەوەی کە باس لەوە دەکەیت تۆ تێبینی هەبوو لەسەر ئەو ڕێنمانەی کە باسی لێوە دەکرێت بەڵام تۆ پێشتر لە قسەکان تامەژە بۆ کرد کە کردنەوەی خوێندنگەکان ناوەندەکانی خوێندە لەم کاتەیە وەکو بۆمبێکی تەوقیت کراوە. بۆچی وە دێشوپێنی کە وەکو بۆمبێکی تەوقیت کراوە لە کاتێکدا کە لە بەشێکی وڵاتانی جیهاندا سەرڕای بەربڵاوی ڤایرۆسەکەەوە هەروە جۆری نوێی ڤایرۆسی دیکە کە بەربڵاوی هەیە ناوەندەکانی خوێندن پرۆسەی خوێندن تێدا ڕانەگیراوە. بەڵێ ئێمە دوو جۆر وڵاتمان هەیە بەڕاستی زۆرێک لە وڵاتانەیە کە نەخۆشەکەی تا زۆر بڵاو بووێتەوە بە سەختی توش بووە بۆ نمونە بریتانیا ناوەندەکانی خوێندن داخراوە. من لەو شوێنەی ئێستا قسەی تیاکەم لە ئەدنبرەوە لە سکۆتلەنداوە ناوەندەکانی خوێندن هەر هەمووی داخراوە خوێندن لە ڕێی ئۆنلاینەوە هەیە تەنها بۆ کۆمەڵێک قوتابی کە خاوەن پەیداویستی تایبەتن یان باکودایکیان هەردوو کیان کارەکەن و کاتی ئەویان نییە لە ماڵەوە بن لەگەڵ مناڵەکانیانە قوتابخانەکان بۆ ئەوانە کراوەتەوە یاتە ژمارەیەکی زۆر کەمی قوتابی و زۆربەی هەرە زۆری خوێندن بە ئۆنلاینە. ڕەنگە بڵێ لە هەنێ وڵاتی ترا کە تەنانەت کە ڤایرۆسەکە شتیایە بڵاوبێتەوە قوتابخانەکان کراوەیە بەڵام بەچی ڕێنمایەک بەچی میکانزمێک بەو میکانزم ئەمرازانەی نا کە لە کوردستانە جێبەجێیەکرێت کە ئێمە زانین بەڕاستی لە ڕۆژی یەکەمە ڕەنگە تۆزێک بە توندوتۆڵی و بەگەرموگوڕیەوە وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە کۆمەڵێک ڕێنمایی جێبەجێ بکەن بەڵام دواتر ئەزانین لی سار دەبنەوە و پشتی لێ ئەکەنەوە بەداخەوە بینین ئەمڕۆ بۆ نمونە داوا لە قوتابیان کراوە کە ماسک و کەرەستەی تعقیمکردنەوەوانە بێنن بۆ قوتابخانەکان داوایان لێکراوە لە باوکو دایکیان ئەو کەرەستانە دابین بکەن و ئەمە بەڕاستی بەرگرانەیەکی زۆر زۆر گەورەیە بەسەر خەڵکەوە و لەم کاتە ناخۆشەیە کە قەیرانی دارایی هەیە ئەمە بە هیچ شێوەیەک پلان و بەرنامەیەک نییە بۆ ڕێگرین لە نەخۆشیەکە بەڵکو وەکوتم بەڕاستی بۆمبێکی تەوقیت کراوە و کردنەوەی قوتابخانەکان بەم شێوازە ئەبێتە هۆکاری بڵاوبوونەوەیەکی زیاتری نەخۆشیەکە. بەڵام دکتۆر دەکرێت چارەنووسی خوێندنی ساڵێکی قوتابیان یاخود بفەوتێنرێ لەبەرەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا بۆ شێوازی کە تۆ باسی لێو دەکەی بڵاوە و دەتوانێت میکانزمی دیکە بگیرێتە بەر یاخۆ ڕێکاری دیکە بگیرێتە بەر بۆی کە پرۆسەی خوێندنیش نەفەوتێ. بەدڵنیاییەوە من لە سەرەتاوە بە جەنابتم وت بەڕاستی من وەکو پرنسیپ و زۆرێک لە چاودێرەکانی بوارەکە وەکو پرنسیپ ئەبێ خوێندن بەردەوام بێت بەچی میکانزمێک بەچی شێوازێک بەردەوامە بێ ئەوە پرسیارەکەیە بە شێوازی ئۆنلاین لە هەندێک وڵاتە کراوە و سەرکەوتوو بووە. بەڵام دکتۆر باس لە سیستمی خوێندنی ئۆنلاین دەکەی دیارە بەرپرسانی پەروەردە لە هەرێمی کوردستاندا ئاماژەیان بۆ کرد کە پرۆسەی خوێندن و سیستمی ئۆنلاین پەیڕەو کرا بەڵام سەرکەوتوو نەبوون تێدا کاتە پێویست نییە ناوەندەکانی خوێندن بکرێتەوە یاخود پێویستە چ شتێکی
من ناچمە ناو تەفاسیلی سەرکەوتن و شکستی خوێندنی ئۆنلاینەوە پسپۆڕی من نییە، بەڵام ئەوەی کە پسپۆڕی منە بابەتی خۆپارێزیە، بابەتی ڕێگەگرتنە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەناو قوتابخانەکانە. ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی تەندروستی بەم دەمودەستە کە ڕۆژێک پێشکردنەوەی قوتابخانەکان بڵاوێکاتەوە و مامۆسایان ئامادە ناکا و تیمی تایبەت دروست ناکا و هۆشیاری بڵاو ناکاتەوە و پۆستەر لەناو قوتابخانەکانە بڵاو ناکاتەوە. فەرمووی ئێوە با بڵان ڕۆژنامەنووسن فەرموچن سەردانی قوتابخانەکانی کوردستان بکەن، بزانین لە یەک پۆلا لە یەک قوتابخانەیە لە کوردستانە پۆستەرێکەیە باسی خۆپارێزی بکات دژی کۆرۆنا. هیچ مامۆسایەک ڕاهێنانی بۆ کراوە لەوەی کە چۆن خۆپارێزی بکرێت دژی کۆرۆنا؟ ئایا ماسک و دەمامک و دەستکێش و جێڵی تاقیمکردن لە قوتابخانەکانە بڵاو کراوەتەوە بە شێوەیەکی خۆڕایی دابین کراوە بۆ مامۆسایان و بۆ قوتابیان؟ ئایا قوتابخانەکان بەردەوامی ئێمە بە گوێرەی ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ بەلایکەمەوە ڕۆژی 2 جار قوتابخانەکان پاک بکرێتەوە، دەستی دەرگاکان، دەستی پەنجەرەکان هەمووی ئەبێت تاقیم بکرێت. بەڵام ئایا ئەوانە ناکرێت؟ کە ئەوانە ناکرێت بۆیە ئێمە ئەڵێن کە ئەمە بەڕاستی بۆمێکی تەوقیت کراوە. ئێمە لەگەڵ کردنەوەی خوێندنین، لەگەڵ دەستپێکردنەوەی خوێندنیین، لەگەڵ ئەوەیان نین کە ساڵی خوێندنی قوتابیان فەوتێ، بەڵام بەم شێوازی وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستی کردویانە لە کوردستانە بەداخەوە وەکو وتم ئەمە بۆمبێکی تەوقیت کراوە و بەداخەوە سەرەتای بڵاوبوونەوەی شەپۆلێکی تری کۆرۆنایە. بەڵام دکتۆر دیارە باس لەوە دەکرێت و دەوترێت توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای خود ڕێژەی توشبوون بە ڤایرۆسەکە و ڕێژەی گیانە دەستدان و مردن بەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا زۆر کەم بۆتەوە. ماوەیەکی زۆرە ڕێژەی مردن خۆشبەختانە تۆمار نەکراوە، لەگەڵەوەدا ڕێژەی توشبوونیش تابێت کەمتر دەبێتەوە و هەندێک باس لەوە دەکەن ئەمە هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە وڵاتیان پابەندن بە ڕێنمایە تەندروستیەکانەوە. کەواتە تۆ بۆچی بەو شێوازە دەڵێ کە ئەمە وەکو بۆمبێکی تەوقیت کراوە لەم کاتەدا کە پرۆسەی خوێندن دەستی پێ کردوێتەوە؟ دووبارە بۆ جەنابی جەخت لەسەرەوەکەمەوە کە بەم شێوازەی ئێستا دەستپێکردنەوەی خوێندن بۆمبێکی تەوقیت کراوە. بەڵام ئەوان باس لەوە دەکەن کە ئەوان ڕێنمایە تەندروستیەکان لە ناوەندەکانی خوێندندا پەیڕەو دەکەن. ئەو ڕێنمانەی کە من بینیومە بەڕاستی بەشێکی وەکوتم جێگای دەستخۆشیە، بەڵام بەشی هەرە زۆری کۆمەڵی ڕێنمایین بۆ کاتی ئەگەری بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەیە، نەک بۆ ڕێگریکردن لە ڤایرۆسەکە. ئەو ڕێنمایانەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی پێکا و ئێمە وەکو تۆڕی پاراستنی تەندروستی گشتی بە 15 خاڵ خڕمانە بەردەست ڕایگشتی و وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی ئەو خاڵانێک کە ئێمە باسمان کردووە خاڵن بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە کاتی دەستپێکردنەوەی خوێندن. و بگەڕێمەوە لەسەر ژمارەکان و لەسەر ئەو داتانەی کە لە کوردستانە هەیە و جەنابەت ئاماژەت پێکرد. خۆشبەختانە ئێمە هەمومان پێمان خۆشە ئەگەر وا بێت کە ژمارەکانی کۆرۆنا کەمە، بەڵام بەداخەوە ئەوەی ئەیبینین، ئەوەی لەسەر ئەرزی واقع ئەیبینین لە وڵاتانی جیهانەوە لە ناوچەکەیە لە دەوروبەری کوردستانە ئەوەیە کە ئەم دۆخە بۆی نییە بەردەوام بێ، هیوادارین بەردەوام بێ. ئێمە هەموو هەوڵێکمان هەموو ڕێنمایەتمان بۆ ئەوەیە کە ڤایرۆسی کۆرۆنا شەپۆلێکی تر ڕوونەدا لە کوردستانە، بەڵام هەموو ئاماژەکان ئەومان پێڵێن کە بەداخەوە شەپۆلێکی تر لە بەردەم شەپۆلێکی تراین و دەستخۆشی لە هاوڵاتیان. چۆن دکتۆر ئاماژەکان چۆن وامان پێدەڵێن کە لە بەردەم مەترسی شەپۆلێکی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان؟ هەموو ئاماژەکان ئەوەمان پێڵێن. ئێوە جەنابتان تەماشایەکرد تەماشای هەواڵەکان بکەن فەرمەوەتە وڵاتێکی وەکو بریتانیا چی لێ کردووە ڤایرۆسی کۆرۆنا، وڵاتێکی وەکو ئەمریکای چی لێ کردووە، تانێ جۆرە تازەکەی ڤایرۆسی کۆرۆنا ئەوانەی کە لە ئەفریقای باشوور و لە بریتانیا سەری هەڵداوە تا لەسەر سەری جیهانە بڵاو بێتەوە، ئەوە تا گەشتوتە تورکیا، گەشتوتە ئێران، گەشتوتە لوبنان، وەزعی لوبنان زۆر خراپە بەدەست ڤایرۆسەکەەوە، ئەوە تا ڕۆژانە ژمارەکانی کۆرۆنا لە عێراقا بەرەو هەڵکشانەچێ. ئەمانە هەمووی ئاماژەی خراپە. ئێمە بەڕاستی ناڵێین 100% و ئەمە شتێکی هیچ گومانیتیان نییە کە شەپۆلێکی تری کۆرۆنا بڵاو بێتەوە، بەڵام ئەبێ خۆمان ئامادە بکەین، ئەبێ پلان دابڕێژین. کاتە پێویستە پلانەکە چۆن بێ، خۆ ئامادەکردنەکە چۆن بێ، هاوڵاتیان چۆن ڕێکاری دیکەی تەندروستی تونتر بگرنە بەربۆی کە هەم لە کۆرۆنا هەم لە جۆرە نوێیەکەی کە دەوترێت ئەو شەپۆلە نوێی ڤایرۆسێکی دیکە کە بڵاو بۆتەوە چۆن خۆمان پارێزین؟ من ئەوەندەی دەیبینە بەڕاستی، من ئەوەندەی دەیبینم هەم لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە، وەزارەتی تەندروستیە، وەزارەتی پەروەردەوە، وەزارەتە پەیوەندیدارەکانەوە هاتوچۆوە مرورە هەموو ئەو دەستگا و دەستگایانەی حکوومەت کەمتەرخەرمی و خەمساردی و پشتکردنەوە بینە بەڕاستی. وای لێ هاتووە کە ئەوەندەی ABC کە کۆرۆنا هیچ نییە و کۆرۆنا فشەیە و لە کوردستانە بڵاو نابێتەوە، هەموو خەڵک گرتوویەتی و هەموو خەڵک با بڵێن بەرگری بۆ دروست کردەوە. ئەم قسانە ئەم جۆرە قسانە کە هیچ بنەمایەکی زانستیان نییە بەداخەوە، ئەوەندەی ئەوانە بیسین، ئەوە نابیسین کە هۆشیاری بڵاو بێتەوە بە
دەستشتن بە بەکارهێنانی دەمامک بە بەکارهێنانی ماسک بە نەچوونە ناو قەرەباڵغیەوە ئێستا لە کوردستانە بینی بازاڕەکان هەر وەکو جاران قەرەباڵغەوانەیە من ناڵێم ژیان بوەستێنین ناڵێم هەموو چالاکی کۆمەڵاتەکان ئەفلیج بکەین نەخێر ئێمە باسی ئەوە بکەین کە وریابین پلانمان هەبێت ئاگامان لەوە بێت کە ئەم کۆرۆنایە ڤایرۆسێکە کە زۆر بە خێرایی بڵاو بێتەوە ئەوەتانێ بازدانی بەسەر ڕۆدا خۆی ئەگۆڕێت بە دوای میکانیزمی تازە ئەگەڕێ بۆی بڵاو بێتەوە و ئەبێ بەڕاستی وریابین و وشیار بین و ئێمە کێشەکەمان و مەترسیەکەمان ئەوەیە کە بەداخەوە سیستمێکی تەندروستی زۆر دواکەوتومان هەیە لە کوردستانە کە ناتوانێت بەرگەی ئەم ڤایرۆسە بکرێەوە بینیمان لە شەپۆلەکانی ڕابردووە چی لێ هات ینی خەڵک ئۆکسیژین نەما و بەڕاستی کەرتی تایبەت وەکو گورگ پەلاماری خەڵکیدا لە بەحسا بە ناوی چارەسەرەوە و بینیمان خەڵکی وەزعێکی هەبوو بەدەست کۆرۆناوە. باش دکتۆر دیارە تاوەکو ئێستا پێکوتەی ڤایرۆسی کۆرۆنا نەگەیشتۆتە هەرێمی کوردستان و ئەگەر خوا نەخواستە ئەوەی کە دەوترێت شەپۆلەنوێکی ڤایرۆسی کۆرۆنا ڕووبکاتە هەرێم پێویستە هاوڵاتیان چۆن مامەڵە بکەن؟ لاگەری بەڕاستی لاگەری ڕوودانی ئەو کارەساتە من بە کارەساتی لەناوە بەم چونکە بەڕاستی لە دەستدانی تاقە یەک کەس یان تاقە خۆشەویستێک تاکە قزم و کەسوکارێکمان بەڕاستی زۆرە و لە حاڵەتی ئاوهایە بەداخەوە ئەوەی کە من ئەیبینم هەم وەزارەتی تەندروستی هەم دەستگا پەیوەندیدارەکان بەتابەتی وەزارەتی ناوخۆ ئێمە بینین لە ڕوودانی شەپۆلێکی ئاوهایە وەزارەتی ناوخۆوە بێ بە دەسەڵاتدار لە ڕووی تەندروستیەوە و ئەعلانی قەدەغی هاتوچۆوەکە و ئەعلانی ئەوانە کات کە کۆمەڵێک جێگا و ڕێگای تۆتالیتاری ئەوانە بەڕاستی ئەبێ باشتر خۆمان ئامادە بکەین وریاتر بین خۆمان حازرکەین بۆ ئەگەرەکە و وەکو وتم دەستەکانمان بشۆین ماسک بەکاربێنین دەستکێش بەکاربێنین نەچینە ناو قەرەباڵغیەوە ئەگەر پێویست نەکات وەلکە حاڵەتی ڕوودانیا حاڵەتێکی ئاوهایە بەڕاستی شەپۆلێکی تازەی کۆرۆنا هیچ شتێکی ترمان لەبەردەمان نامێنێ ئەگەر بەو شێوازەی ئێستا بەردەوام بین و ڤایرۆسەکە زۆر بە خراپی بڵاوە بێتەوە و ژمارەیەکی زیاتری خەڵک تووشەکە و ژمارەیەکیش بەداخەوە گیان لەدەستدا و ئەمە وەکو ڕۆژی ڕووناک لە بەرچاومانە دیارە ئەگەر بەو دۆخی ئێستا بەردەوام بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر گۆران عەبدوڵا پسپۆڕی سیستمی تەندروستی نێودەوڵەتی